سڵاتان لێ ببینەرانی خۆشەویست، وەک لە بەرگەی ڕابردووە ئاماژەمان پێدا کە دوو بەرگەی تایبەتمانە بێ بە نەخۆشی تالاسیما. لە بەرگەیەکەمە چاوپێکەوتمان لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی خوێنا کرد و بەوردی باسی حاڵەتەکەی بۆ کردین. ئەمڕۆ لە دیوە کۆمەڵایەتەکەەوە باسی حاڵەتەکە ئاکەین لەگەڵ چەند توشبیۆکی تالاسیما قساکەین کە بزانین ژیانی ڕۆژانەیان چۆنە، گرفتەکانیان چییە، چۆن ژیانە گوزەرێنن و ئامۆژگاریان بۆ دایکان و باوکان بۆ ئەوانەی کە ئەچنە پرۆسی هاوسەرگیریەوە چییە بۆی ئەم حاڵەتە کە ئەکرێ بنەبڕکرێ بنەبڕێ بکەین. بە خێراتنی هەموو لایەکانەکەم کاک کۆچەربارە بەڕێستەوە دەست پێ بکەین تۆکو سەرۆکی کۆمەڵی تالاسیمای سلێمانی. کۆمەڵەکەتان چی ئەکا بۆ تۆژبوانی تالاسیما؟ ئامانجی کۆمەڵەکە چییە؟ چۆن واتان کردووە تۆزێک خەمەکان بڕەوێنەوە؟ بەڵێ دەستخۆشی لە بەڕێستان و بەرنامەکەتانەکەم. دیارە ئێمە وەک کۆمەڵی تالاسیمیای سلێمانی کە بەشێکی زۆری دەستەی باڵای کۆمەڵەکە لە توشبوانی تالاسیمیا پێگاتووە کە ئەمانوێ خۆمان خزمەت بە خۆمان بکەین و پەیام و داخوازی و داواکاریەکانمان بگەینە لایەنی پەیوەندیدار. دیارە هەر لە سەرەتای دامەزرانی کۆمەڵەکەەوە مەبەستەوە بوو کە ئەم توشبوانی تالاسیمیا لەژێر چەترێکا کۆ بکرێتەوە و لە ڕێی ئەو کۆمەڵەوە پەیام و داخوازەکانی توشبوانی تالاسیمیا بگەێنین و خۆمان هەوڵ بدەین نەخۆشی تالاسیمیا لە ناو کۆمەلگا زیاتر بناسێنین و ئەو گرفتانەی کە تووشی نەخۆشیەکە دەبن بە خەڵکی بناسێنین و بمانەوێت هاوکاری مادی معنەوی و پشتیوانی لە توشبوانی تالاسیمیا بکەین و کارێکی تر ئەوەیە کە هەر لە ڕێگەی کۆمەڵەکەەوە ئێمە هەوڵ بدەین کە خۆمان بەم ئازار و گرفتیان ڕۆشتوین، کەسانێکی تر بەم ئازار و گرفتیان نەڕۆنەوە هەوڵ بدەین بە هاوکاری لایەنی پەیوەندیدار ڕێگە بگرین لە زیادبوونی نەخۆشیەکەەوە لەژێر کۆنتترۆڵا بێ کە بۆ پلان و بەرنامانەی لە ڕابردوو هەمدامان ناو هەم کارمان لەسەر کردو و بەردەوامی شەبین. گرنگترین ئەو کارانەش کە ئێمە کۆمەڵی تالاسیمیایەکەین ئەنجامدانی هاندانی هاوڵاتیانە بۆ خوێنبەخشین و هاندانی هاوڵاتیانە لەسەرەوەی کە پێشەوەی کوڕان و کچام بچنە پرۆسی هاوسەرگیریەوە پشکنینی تایبەت بە نەخۆشی تالاسیمیا ئەنجامن تاکو ژیانێکی ئاسوودەونەوەیکی تەندروستیانە بێ و لەگەڵ ئەوەشا پشتیوانی مادی معنەوی توشبوانی تالاسیمیا بکەین و بەردەوام داخوازیەکان داواکاریەکان بگەێنین لایەنی پەیوەندیدار تا زۆرترین یا زیاترین گرنگیدان بە توشبوانی تالاسیمیا بدرێ و ڕەچاوی ئەو بارودۆخە بکرێکە هەم توشبوانی تالاسیمیەتیاوە خێزانەکانی تێدا. زۆر باشە. قەت ئەوە هاتوتە پێشەوە کە تووشی گرفتی نەبوونی خوێن بن بۆ توشبوانتان یاخود تا ئێستا بە باشی ڕۆشتوە؟ بەڵێ دیارە ئەتوانین حاڵەتەکانی کەمبوونەوەی خوێن لە بانکی خوێنە بۆ چەند حاڵەتێک دەگەڕێتەوانێ. کاتێکە ڕووداوێکی نەخوازرا و ڕووبداکە خەڵکێکی کە پێویستێکی زۆری بە خوێن بێ یان شوویەکی دوور و درێژە بێ یان سەردەمێکی وەکو سەردەمی کۆرۆناکە خەڵک کەرەنتی نەبوو لە ماڵەوە بوو کەس نێتوانی بێتە دەرەوە ئەمانە بۆ خۆی ڕێژەی خوێن لە بانکی خوێن کەمەکاتەوە کە ئێمە تووشی گرفتە بین. هەڵبەتە ئێمەش وە کۆمەڵە پلانمان هەیە دایم هەموو کات بۆ ئەوەی کە لەو کاتانە تووشی ئەو ئەزمەیە نەبین یا ئەزمەکە نێڵین درێژ بخایانێ هەوڵی بۆ دێن خوێندا بینکەین. و جێگەی ئەوێ جێگەی دەستخۆشیشەکە من سوپاسی هاوڵاتیانی کوردستان بەگشتیوە شاری سلێمانی بەتایبەت و هێزەکانی پێشمەرگە هێزەکانی ناوخۆ فەرمانگەکانی تر کە هاوکارمانن پشتیوانمانون و هەمیشە بەدەم بانگەوازەکانی کۆمەڵەکەمانەوە دێن بۆ خوێن بەخشین. دیارە ئەوەی کە بەزەر ئێمە داهات کە زۆر قرس بوو لە کەمبوونەوەی خوێن لە کاتی قەدەغی هاتوچۆ بوو لە هاتنی ڤایرۆسی کۆرۆناکە ئەوە ئەرکی کۆمەڵەکەی ئێمە زیاتر قرس کردە بۆیە ئێمە خۆمان لە ڕێگەی تیمێکەوانێ سەردانی شوێنەکانمانەکە یا ئەو تیمانەی کە لە ئێشەگریا بوون وەکو تیمەکانی ئاسایش و پۆلیس و هەموو جێگانی کە بەردەوام ئەوانیان توانی لە دەرەوە بن داوامان لێکرد هاوکاریمان بکەن بە خوێن بەخشن وە لە ڕێی قایمەتی سلێمانی پارێزگای سلێمانیەوە کە هەوڵماندا تا ڕادەیەک نێڵین توشبوانی تالاسیمیا بێخوێنێکی درێژ بێخوێن بن و خوێن لە بانکی خوێنانە بێت. زۆر باشە. دواترینەوە سەرەوەی کە دڵنیام کۆمەڵەکەتان کاری لەسەرەوەش کردووە کە توشبوان کەم کاتەوە لە ڕێی هۆشیارکردنەوە و لە ڕێگریەوە یەنە سەرەوە
خات و دیداری مەلای بەڕێزت وەکو توشبێکی تالاسیمان بێگومان هەستت چۆن بوو سەرەتا لە مناڵیەوە کەم حاڵەتیان پێوتی چۆن ئەدگوزەران لەگەڵی چۆن ڕاهاتی لەگەڵی من لە تەمەنی 6 مانگیەوە توش بووم نەخۆشم خوێنوەرەگرم مازام کەوکاتە هەست بە هیچ ناکەێت تا بە تێپەڕبوونی تەمەن ئەکید هەستێکی ناخۆشە چکە تۆ ئەبێ بەردەوامی بۆ هەموو ژیانە لەژێر چاودێری دکتۆر و عیلاج وەرگری خوێنوەربگری شتێکی ناخۆشە. باشە ئێستا چۆن ژیانی ڕۆژانە تەرتیب کردووە قۆناغی خوێندن کارکردن چی ئەەکەیت؟ تا ڕادەیەکی باش وەکو هەموو کەسێکی ئاسایی خوێندنم تاو کردو و هەنێک جار کارەکەم و هەنێک جارنا شتەکان نۆرماڵن. باش تالاسیما کاریگەری کردوتە سەر ژیانی ڕۆژانەت یاخود ژیانێکی نۆرمۆڵ بەڕێیەکی؟ ئەکید ئەم نەخۆشەکەوێتە سەر کەسەکە تا چەنێ ئیرادە و بەهێزە بەیاننا نیوەمان کاریگەری کردوتە سەری بەڵام هەنێکیشمان کە بەهێزین و ڕوبەڕووی بووینەتەوە بەرەنگارێ بینەوە ڕاستە هەنێک گرفتمان بۆ دروستەکە و گرفتی بەردەوامیشەیە بەڵام تر ئەواکێتەوە سەر خۆمان کە ئەمانێ بەردەوام بین. باشە بەدەر لە خوێنوەرگرتنی مانگانە هیچ گرفتێکی دیکە هەیە لە نێوان خوێنوەرگرتنەکان تووشت ببێ یا ناڕەحەتیتان توش بێت؟ ئەکید بەدەر لە خوێنوەرگرتن ئێمە بەس خوێنوەرگرتن نییە ئەو عیلاجی ڕۆژانەمان هەیە بەردەوام و زائیدەن تووشی کۆمەڵە گرفتی تەندروستی کابین. ئەو خوێنێمە وەرەگرین زۆرجار کاریگەری لەسەر دڵ و سپڵ و زۆربەی نەخۆشانی تالاسیما سپڵان لەبردووە لەبەرەی زۆر وەرگرتنی خوێن بۆتەوەی گەورەبوونی سپڵان هەروەها کێشەی ڤایرۆساتمان هەیە زۆربەی نەخۆشەکانمان تووشی ڤایرۆسی جگەر بوون بە تایبەتیوانی تەمەنیان تۆزە سەروترەوە و پێش لە تەمەنی مناڵی ئێمەیە یعنی شتەکان زۆر باش نەبوون. هەروەها کێشەی زرا و جگەر و ئێمە یەک جنیا کێشەیەکەمان هەیە بەڵام ژیان بەردەوام ئەکید زۆر باشە. خاتوواوێزای مەلای بەڕێزت چۆن ژیانە گوزەرێنی لەگەڵ تالاسیما ئایا نەخۆشیێکی ئەوەندە قورسە کە خەڵک لە دوورەوە سەیریەکەن کە پزیشکان باسێکن یاخود ئەشێ ئەوەی کە هەڵگری تالاسیمایە و ئێستا گوێی لە بەڕێستە و توش بۆ بێگومان نەک هەڵگر ئەکرێ ژیانێکی ئاسایی بەڕێ بکات وەکو بەڕێستە؟ ئەویش وەکو دیداروتی ئەکەوێتەوە سەر ئیرادەی کەسەکە هەتا ئیرادە و بەرزتر بێ ژیانێکی ئاسای ئەتوانی بەڕێکەی بەڵام هەم ئەکرێتەوە سەر هۆشیاری کۆمەلگاکەش کە تیایی ئێستا ئێمە لە کۆمەلگایەکەین هەتاوەکو هۆشیاری نین هەتاوەکو لایانی تەندروستی خەڵکەکە ئاگادار نەکاتەوە تەنانەت ئەگەر سەر ئێشەیەک بێ بە نەخۆشێکی قورس لی تێگەی طبعاً ئەمەش کاریگەری هەیە هەم بۆ سەر سترێس ئەکانی چۆنڵی بۆ سەر مێنتەڵی ئێمە دایم سترێسین هەم لە لایانی تەندروستێکەوە سترێسین کە خوێنمان نەبەیان با بڵین ئەو دەرمانانی پێویستمان لە ڕۆژانەیە بەکاری نهێنین چونکە ئەوانە کاریگەری زۆر زۆری هەیە بۆ سەر ژیانی ڕۆژانی ئێمە. ئێمە نەخۆشمان هەیە لە ماڵی جارێک دووجار خوێن وەرەگرێ ئەم خوێنە ئەگەر وەرنەگرێ یان با بڵین نەبێت ئەوە کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانی خۆی بێهێزە بێ خواردنی کەمە بێتەوە بەمەش ناتوانینە ئیشکی خوێندن قورسە ینی کاریگەری هەیە بەڵام ئەگەر ئیرادە و زۆر بێت هۆشی خەڵکەکە هۆشیار بێت و لایەنێکی تەندروستی زۆر زۆر باش هەبێت کە سپۆرتێکە ئەکیدم لەگەڵ کەسێکی نۆرماڵە هیچ فەرقێکی وامان نییە. زۆر باشە ئەوانەی کە تازە پێگەیشتون و توش بوون ڕێنمایت چییە بۆیان چیان پێڵی چۆن وا بکەن ئیرادیان نەکو بەڕێستان بەهێز بێت هەتا بتوانن لایانی خۆیان ئۆپن مایند بن مێشکراوە بن لە بەخۆیان نەڵن کە ئێمە نەخۆشین یان بخۆیان نەڵن کە ئێمە نەقسێکمان هەیە چونکە زۆر زۆر نەخۆشمان هەیە لە کەسێک کە ئاساییە هیچ نەخۆشەیەک با بڵین نەخۆشی سالاسیمەی نییە کە ئیرادەی زۆر زۆر بەهێزترە با بڵین لایانی خوێندنی زۆر باشتر تەواو کردووە کە سەیرەکەی کەسە ساغەکە با بڵین بەو شکڵە نییە بۆیە هەتا ئیرادە و بەهێز بێ هەتا باوەڕە بەخۆت بێ لای نەخۆشەکە و نەکاریگەریت نابێ بۆ سەرە ژیانی ڕۆژانەدا ئاساییە؟ بەڵێ بەڵێ هەتاوەکو پێم وتی ئەکەوێتەوە سەر ئیرادەی کەسەکە ئەکەوێتەوە سەر ئەو لایەنی تەندروستی و ئەو سپۆرتی کە پێت ئەدرێ چ لە لایەنی خانەوادەکە بێ یان لە دەرەوە بێ. باشە تۆ چیت کردووە بۆی قورسایی ئەم نەخۆشیە کەم بکەیتەوە بەراورد بە خەڵکی تر بە توشبوانی تر شتێکی تایبەت هەیە کردبێتت کە هەستکەی تۆ باشتر
لەگەڵ حاڵەتەکە ڕاهاتووی هەتا ئەو نەخۆشی کە هەتاکو لی تێبگەیت هەتاوکو زانیاری تەواو هەبێ لەسەری بۆ خۆت باشترە چونکە هەتاوکو لەو شتانە تەکید بیتەوە کە لە باڵین لە ژیانی داهاتوودایەتە پێشێ نەک لەوەی لە پڕ لە شتەکە تووشی بیت و بڵێ من ئەمە نەمزانی هەتا ئاگاداربی هەتا لەسەری دڵنیا بیتەوە با بڵین قسە لەگەڵ کەسەکانی چواردەورەکەی شاریتەوە لایەن باشترە لایەنی با بڵین سەحەت تەندروستی مشک هەمووی باشترە بێ ئەو دایک و باوکانی توشبوون چیان پێڵێت ئەو دایک و ئەوانەی هەڵگرن ببوورە ئەو دایک و باوکانی کە هەڵگرن واللهی فەحسکن ینی هەتاوەکو ئاگادار بن فەحسکن بزان ئەمە چۆنە نەک کەسێک پەروەردە بکەن یان با بڵین کەسێک بێنە ئەم دنیایەوە کە خۆی بۆ با بڵین بۆ شکڵی کە هەیە ڕازی نەبێت چکە گوناحە تۆ کەسێک بێنی با بڵین خۆی بڕیاری ئەوەی نەبێت کە تووشی ئەم نەخۆشە بووە یان نا ئەو دایک و باوکانە بەدەست خۆیانە مناڵێکی ساغ بێنە ئەم دنیایە یان مناڵێکی نەخۆش بێنن بگومان دەست و چاوت خۆشکار کۆچەریە مۆلای بەڕێزت باسی ئەوم بۆ بکە وەکو کۆمەڵەکەتان چۆن کاریگەریتان هەبووە لەسەر کەمکردنەوەی ڕێژەی توشبوون بە تالاسی دیارە بە هەمانجی و هاوکاری بەڕەبەراتی تەندروستی سلێمانی و بە سنتەری سالاسیمی و نەخۆشی بوومایەکانی خوێن ئێمە لە چەند ساڵی ڕابردوو پلانەکە بوو کە بە هاوکاری پێکەوە ئەنجاممانەدا لە ڕێی سەرەتا لە ڕێی سیمینار و وەرکشۆپ لە ناو زانکۆ پەیمانگەکان و خوێندنگاکانی دواناوەدەی ئامادەیەکانە کە ئەو جیلانەی کە کۆتایی خوێندنیانە دوای خوێندن زۆریان بڕیاری هاوسەرگیری دەدەن باسی چۆنێتی نەخۆشەکە یا گرفتی نەخۆشەکەیمان بۆ ئەکردن و لە ڕێگەی لایەنە پزیشکەکانەوە بۆچی کەسێک تووشی تالاسیمیا ئەبێ ئەمانە ڕوو نەکرایەوە بۆ ئەو خوێندکارانە و فێرخوازانە کە هۆکاری سەرەکی توشبوونی نەخۆشی تالاسیمیا لە چیوە سەر ئەڵەدا تاکولی دڵنیابێت کە لە دوو کەسی هەڵگرەوەیە دواتر پلانی داهاتووتر ئەوە بوو کە ئەو کەسانی کە هاوسەرگیریەکان کردووە و نەیانزانی و تا کاتی هاوسەرگیریەکەش نانزانێت کە هەڵگری سیفەتی تالاسیمیان لە ڕێگەی سنتەری سالاسیمیاوە ڕێنماییان پێ ئەدراکە ئەو دایکە یا دایک و باوکەکە پێش لە دایکبوونی کۆرپەلەکان هەر لە سەرەتای دروستبوونی دووجانی دایکەکەیە پەیوەندی بە سنتەرەکەەوە بکەن تا ڕێنمایی لە سنتەرەکە وەرگن بۆ پشکنینی پێشوەختی کۆرپەلە تاکو ئەگت دەرکەوێت لە پشکنینەکەیە کەسەکە هەڵگرە یان توشبووی نەخۆشی تالاسیمیایە کە لە ڕێی لیژنەیەکی ئەم یاسایی ئەکە نوێنەری لیژنەی یاساییتیا لیژنەی پزیشکیتیایە نوێنەری بەڕێبەراتی ئەو قافیتیایە کە ئەو نەخۆشە ئەو کۆرپەلەیەکە لەسکی دایکەکەیە ڕێگە بدرێ بە لەباربردننی کە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان بۆ نە ئیتالیا ئەوە ماوەی 20 ساڵ زیاترە بەم پلانە نەیەشتۆ نەخۆشی تازە لە دایک بێ خۆشبەختانە ئەو پلانێکی ئێمە کاری لەسەرەکەین لە سنووری پارێزگای سلێمانی کاریگەریکی باشیە و ڕێژەکە بەرەو کەمبوونەوە هاتووە لە ساڵ یەکەمی کۆمەڵەکەتان کە داتان مەزرانەوە لە ئەم ساڵ و ساڵی ڕابردووە ژمارەی توشبووان چەند فەرقی کردو دیار کۆمەڵەکەی ئێمە لە ساڵی 1996 دامەزراوە ئەو کاتە بەو شێوازی ئێستا پلان و بەرنامە نەبوو بۆی کە ڕێگری لە نەخۆشەکە بکرێ و تەنانەت خزمەتکردنی نەخۆشەکەش بۆ شێوەی ئێستا نەبووە خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەوەی کە کاری لە سارکراوە لە دوای ساڵی 2006 شەوانێ کە ڕێژەی ساڵانە نزیکەی هەشتا بۆ نەوە حاڵەتی تازە بەس لە سنووری پارێزگای سلێمانی هەبووە ئێستا ئەو ڕێژەدا بەزیوە بۆ 2 بۆ 3 حاڵەت ینی ساڵانە 2 بۆ 3 حاڵەتی تازی تالاسیمیان لە دایکە بێ کەوانش لەو جۆرانن کە بێ پشکنی یا بێ ئەوەی کە سەردانی پزیشک بکەنەوانێ منداڵەکە بێ هەرچەند ئێمە شتێکێکە بڕوامان بۆی کە قەزا و قەدەری خوایە بەڵام خوای گەورەش عەقڵی بە مرۆڤەکان بەخشیوە کە هۆکار هەیە بۆ ئەوەی لە ڕێی ئەو عیلمە پزیشکیەوەی کە ئێستا ئەڵێ دوو کەسی هەڵگر هاوسەرگیری بکەن لە هەموو دووجانێکی دایکەکە ئەگەر هەیە لە ساڵ 25 تالاسیمیا قورس بێ ئەگەر هەیە لە ساڵ 50 تالاسیمیای ناوەند بێ یان هەڵگری سیفەتەکە بێ وەک دایک و باوکەکە خۆ ئەگەر هەڵگری سیفەتەکە بێت ئەوەی هیچ گرفتێک نایە بەڵام ئەگەر تالاسیمیای ناوەند یا تالاسیمیای قورسی بێ
ئەوە هەم خێزانەکە کە و نەژێر کاریگەریی قورسی ئەو چۆن ناڵەکە پەروەردەکەن چۆن ناڵەکە خزمەتکەن و منداڵە توشبەکەش بە درێژایی ژیانی ئەکەوێتە بارودۆخێکی قورس و ئازاریی زۆرەوانەیە. دەست و چاوت خۆش سپاس بۆ کۆمەڵەکەتان کە دەستخۆشیتان لێکن کە ئەوەندە کاریگەریتانە بۆ لە سەرکەمکردنەوەی ڕێژەی توشبوون لە ڕێی هۆشیارکردنەوەی خەڵکەوە. خات و دیدار دواوتەی خۆتم پێ بڵێ داواکاریتان لە خەڵک لە دەوروبەر لە حکوومەت دەستخۆش بۆم بەسەرکردنەوەیە داوا لە خەڵکەکەم ئەوانی جیلی پێش و تازە ڕۆژ بەڵام ئەم جیلە تازە تکایە پێش هاوسەرگیری پشکنین بکەن و ئەو خێزانانەی مناڵیان هەیە بە پشکنینیان بۆ بکەن بۆی سبێنێ تووشی ئەم گیر و گرفتنە بن. ڕاستە لەوانێت تۆ لە دوورەوە سیر بکەی شتەکەت بەلاو ئاسایی بێت بەڵام ئەو مناڵی کە توش ئەبێ یعنی دەرونی ئاڕوخێت و هەموو ژیانی بڵێ چونەڵی زۆر زۆر جیاوازترە بێ لەگەڵ کەسێکی نۆرماڵە و تووشی کۆمەڵێک گیر و گرفتی دەرونی و تەندروستی ئەبێت تکا پشکنین بکەن و هاوڕێکانم لە تەمەنی منان گیان مناڵترن پێش زەواج پشکنین بکەن ئەگەر هەردووکتان هەڵگر بوون زەواجەکە مەکەن لە بەرەوەی سبەینێت تۆ مناڵێکێنیت بە پێویستی خۆی ینی بارێکی زۆر زۆر قرسە خستۆتە سەرشانی هەنێ جار دایک و باوکەکە هەست بۆ ئازارە ناکە هەست بۆ قورسایەتی ژیانی تۆ ناکە کە دایک و باوکتەوە ئەزانی چەنێ خەمتەخوا بەڵام هێشتا هەست بە ئازارەکانی تۆ ناکات. زۆر باشە دەستخۆش خاتوواێزە دواوتت والله هەر ئەونا سپۆرتی کەسەکان بکەن یارمەتیان بن کەوکو کەسێکی ئاسایی بن هەوڵمێن بیان ڕوخێنن پشگیریان بکەن کە بڵن کەسێکی ئاسایی تۆ هیچ نییە خەفەت مەخۆ و بەم شکڵە هەم کەسەکە هەم مناڵەکەت بەرەو پێش ئەچێ هەم کەسی تر هەم بابلن کۆمەلگاکەت هۆشیاتر ئەبێتەوە کە ئەمە شتێکی ئاسایی و قورس نییە. زۆر باشە دەستخۆشی بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونتان ومێ دەکەم کە ئینشاڵڵا ژیانێکی سەلامەت و پرسەرفرازی بەسەر برن ومێ دەکەم کە هەموو لایەک هاوکارتان بن بۆی کە باری گیرانی سەرشانتان کەم بێتەوە. ئێمە لێرە کۆتایی بە بڕگێکی خۆمان نەهێنین خواتان لەگەڵ.